ئێمە کە جەدوەلمان کە وەکو پزیشکانی ئیشگر لە ڕەمەزان هیچ گۆڕانکارێکی بەسەر نهاتووە خشتەکانمان هەر وەکو خۆیەتی و ڕۆژانە پێش ڕەمەزان چۆ بێسەر شوایە زۆر جار ئێمە لە کاتی بانگی مەغریب لە دەوامین لە شگرین و زۆر جار لەوانەیە کاتی خواردنمان دیارە کاتی بەڕۆژبوونمان دیار نییە هەمووش خۆتان زان ئێرە فریاکەوتن لێ سوار کاژوەر ئێمە ئامادە بین لێرە حاڵەتەکان مەسەلەن کاتی نان خواردن و شتانە نازانن لەوانەیە سعات دوی شەو بێ شەشی ئێوارە بێ هەر کاتێک بێ نەخۆش دێ ئێمەش دەبێ مادەم فریاکردن سوار کاژمێر لێرە بین و هەروەها مەسەلەن لە ڕەمەزانیش لەوانەیە پاش بەربانکردنەوە نەخۆشەکانمان هەندێک تاوارەکەمان هەندێک قەرەباڵغتر بی لەبەرەوەی لەوانەیە خەڵکانێک لە مێژە نانیان نەخواردبی 16 ساعاتە 8 ساعاتە نانیان نەخوارە دوای دێنە سەر ناخواردن لەوانەیە شتی چەور بخۆن و شتی عنی ناسەحی بخۆن ئەوە زۆر زیاد دەکرێتەوەی کە زۆرمان لۆ دێ کە کێشەی مەعیدەیان لۆ دروست دەبی. ئێمە لەم خەستەخانە هەمومان وەک تیم ئیش دەکەین لەگەر هاوڕێکانم نەخۆش دێ لە پێشوازی خزمەت دەکرێت هەر شتێکی هەبوو خزمەتی دەکەین وە لێرەش پتاری خۆمان دەکەینەوە نانی دەخۆین و خەفارش دەگرین خزمەت لە خزمەت هاوڵاتیان دەست. ڕەمەزان پیرۆز بێت لە هەموو مسلمانانی کوردستان لە هەموو جیهان نسبەت بە تەواوی ڕۆژهەڵات ئێمە خواردن بۆ کارمەند حازر دەکەین نزیکەی 200 جێ خواردن بۆ کارمەندانمان بۆ ئێوارە حازر دەکەین چەند جۆرە خواردنێکن لۆ نمونە باقلاوە و بیبسی و خورما ئۆشتانش دائەنێن بۆ ئێوارە بۆ کارمەندان. الله أكبر الله